بەڕێزان بەردەوامین یەکەم گفتوگوی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان دەست پێکەین. گفتوگۆکەمان لەسەر ئەو فستیڤالەیە کە ماوەی 3 ڕۆژە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. ئەمە دەکەینێت دەرفەت لەگەڵ میوانەکەمان تۆزێ گفتوگۆی زیرەکی دەستکردی شەکەین. بەڕێزیان پسپۆرن لەو بوارەدا زۆر بەڕێز تارێسنگ پسپۆر لە زیرەکی دەستکرد ئێستا لە لامان ئامادەیە. پەرستارێسنگ بە خێراتی بینیت باش. ئەگەر پێمان بڵێ سەرەتا ئاڕوانینی خۆ لەسەر و فستیڤاڵی لە شاری سلێمانی بەڕێوە چوو چۆن بەشداریتان کرد؟ First of all, thank you very much. It's wonderful to be back in Soleimani. I have been in Soleimani also in 2019. I'm very excited to see the development of the young people in learning technology. In 4 years, we have seen tremendous growth. It's unbelievable to see the German organization هێرۆ محەممەدەوە کە زۆر شانازی پێ دەکەم کە لێرێ لە سلێمانی کارێکی جوانەکە بە خێراتی و جارێکی پێمان بڵێم فستیڤالە چۆن بوو ئەم دوسێ ڕۆژە لەوێ کە ئەدبینی ئەگەر سەردانت کردبن. ئەو فستیڤاڵی کە لە شاری سلێمانی بەڕێوە چوو تایبەت بە ژینگە و تەکنەلۆژیا. Yes. How was the technology? I think it's what we have seen is there are almost 250 young students and professionals who are participating in this BITS festival. The German ministry was there. And also Potal's team has been helping. There were about 12 to 15 startups they had their organization in the festival. And today actually there is which students and participants بوارێکە بۆ ئەوەی کە خوێکارەکان بتوانن باشترین چارەسەری خۆیان پێشکەش بکەن لە بواری تەکنۆلۆژیادا بە تایبەتی لە تەکنۆلۆژیای ساوز و هەروەها ژیری دەستکردیش. باشە کارەکانت بینی ئاستیان چۆن بوو؟ Yes, so we evaluate the projects on پرۆژەکانمان هەڵسەنگاندووە لەسەر چەند ئاستێکی جیاواز پێویستە تەکنۆلۆژی بن ئەو پرۆژانە پێویستە پاڵنەران و داهێنارە بن و هەروەها پێویستە شتێک بن کە بە کەڵکی ناو کۆمەڵگەی شاری سلێمانی بێت وەروە بە کەڵکی بواری کار و بازرگانیش بێت کەواتە ئەو سێ بوارە جیاوازێت لە ڕووی تەکنۆلۆژیەوە بەهێز بێت وەروە داهێنەرانە بێت و بۆ کۆمەڵگەش باشە. ئەم دەرفەتە خۆزینەوە بۆی تۆ زەخسە لەسەر زیرەکی دەستکرد بکەین. زیرەکی دەستکرد چی لە ئایندەی مرۆڤایەتی دەکایان بەکوێی دەگەێنێت؟ وەدەمەوێت شتێکی پیشان بدەم چونکە باشترینی شێوازێک بۆ بینینی بەرەو پێچین لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەو کاتێکە لە سلێمانی بووم لە کاتۆ تا ئەمڕۆوە ئەمڕۆ جارێکی تر هاتوومەتەوە دەمەوێت شتێکت پیشان بدەم کە ڕەنگە دەتوانیت قسە بکەیت و پیشانی بینەرانیشی بێدەدە ڕێگەم بدە ئەم مۆبایلت پیشان بدەم. من قسە لەگەڵ تۆ دەکەم لە کاتێکا کە ئاواهی دەکەم تۆ دەتوانی ڤیددیۆکە پلی بکەیت و دەتوانی خۆت ببینیت و منیش بۆت ڕوون دەکەمەوە. چات GBT من دڵنیام کە تۆ شتێکت لەبارەیەوە بیستووە من لەلایەن خۆمەوە ئەم چات GBTە زمانێکی نوێی بە دایلەکتی سۆرانی کە دایلەکتێکی کوردیە بۆی زیاد دەکەیت دەیبینیتە ئەمە وا دەکات زمانێکی کۆمپیۆتەری دروست بکات بە زمانی یا بە شێوەزاری سۆرانی وا من دڵنیام تۆ بیرکاریت خوێندووە لە هەمان کاتێشدا کۆ ناقص دەگۆڕێت هەموو شتێک دەگۆڕێت بۆ سۆراندی هێزی ژیری دەستکرد شتێکی بڕوانەکردێ دەتوانیت بهێنیتە پێچاوت کە ئەمڕۆ تەنان ئەو خەڵکانشی کە شارەزاییان لە تەکنۆلۆژیادا دەتوانن قسە بکەن و وبسایتێکی نوێ بۆ خۆیان دروست بکەن بۆ نمونە داوام کرد وبسایتێکم بە سۆرانی بۆ دروستکاتە بۆیە وبسایتێکی بە شێوەزاری کوردی سۆرانی دروست کرد بە تایبەتی کەواتە ئەگەر من بە کورتی شتەکەت بۆ باز بکەم ژیری دەستکرد لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کاتێکە لێرە بم لە سلێمانی شتی زۆر سەرەتاییمانە کرد
بەڵام ئەمڕۆ ئەمانەی ئێرە شتێک دەکەن کە پێشتر پێشبینیمان نەکردووە خەیاڵمان نەکردووە. 1000 ساڵ پێش ئێستا بێنە لە پێش چاوت 1000 ساڵ پێش ئێستا کەسانێک پێشبینیان دەکرد، بەڵام ئەمڕۆ دەتوانانی زمانێکی نوێ یا زمانێکی کۆمپیوتەری نوێ بە دیالێکتێکی لۆکاڵی و ناوخۆی وەکو سۆرانی دروست بکەن کەواتە ئەتوانی هێزی ژیری دەستکردبێنیتە پێچاو کە دەتوانی ڕوبەڕوو قسە بکەیت و بە چارەسەر بدۆزیتەوە. پێم وایە بێتە ئەمە بیرۆکەیەکی باشت پێدەدات کە لایەنێک چەند لایانی باشی هەیە ژیری دەستکرد بەراورد بە 4 ساڵ پێش ئێستا. بەڵام بۆ داهاتوو ئەگە پرسیارم لێ بکەیتەوە لە داهاتوەیەکی دیموکراسیانەدا ئەو کەسە گەنجانە دەبینیت لەگەڵ دایکیان لەگەڵ باوکیان لەگەڵ باپیرەیان داپیرەیان تەنانەت لەگەڵ کەسانێکدا کە هیچ باگراوندێکی تەکنۆلۆژیان لێ دەتوانن بەشداری بکەن لەو بوارەدا و زۆرێک لە کێشەکانی ناو کۆمەلگا چارەسەر بکەن و هەروەها داهێنانی گەورەش پێشکەش بکەن. تۆ کۆمەڵە شوێنێکی بچووکی وەکو سلێمانی دەبینی کە دەتوانانی دەبنە بنکەی هێزێکی گەورە لە جیهاندا ئەگەر کەسانێکی ڕاست و دروست بهێنە شوێنی خۆیان بۆیە لە ماوەی چەند ساڵێکدا کاریگەرێکی گەورە دروست دەکەیت بۆیە لە ڕاستیداوە دەبێتە واقع هەر بۆیە منیش بە بەردەوامی دێم گشتگیریە ئەوەی کە بۆ نمونێسە تۆ چاجیپیتی بەکارێنی منیش بەکارێنم لە مۆبایلەکەمە یعنی ئەوەی کە زانیارەکانمان هەموو پێکەوە لەسەر گۆیزەوی پێگا ئەم دیاردەی ناو بنێن چی ئەوەی کە جیهانگیری ئەوەی کە جیهان دەبێت بە گوندێکی بچوو گێمە وای ناوە بین لێرە. زۆر ڕاستە بۆ نمونە تاوەری بابل هەمومان دەمانەوێت یەک زمان دروست بکەین ئەمە شتێکی مێژوویە. جیهان هەزاران زمانی دروست کردووە. من لە هۆڵندام بە زمانی هۆڵندی قسە دەکەم لە هۆڵندا تۆ بە شێوەزاری سۆمارانی قسە دەکەی بەڵام چەندی شێوەزاری تری کوردیشە لەبەر ئەوەی کە تۆ دەڵیت ڕاست ئەوە وا دەکاتە کە یەک تاکە زمان هەبێت لە جیهاندا هەمووان بە یەک زمان قسە بکەن و لە کێشەکان تێبگەین و هیواداریشین کە تەکنۆلۆژیا ئەگەر بە شێوازێکی ڕاست و دروست بەکار بهێنرێت ئەوە لە توانێت دەبێت زۆر لە کێشەکان چارەسەر بکاتە. من بڕوام بەلایەن ئەرێنیەکانی تەکنۆلۆژیا هەیە بەڵام لە هەمان کاتیشە پێویستە وریامی لە لایەنە نەرێنیەکان. زۆر باشە. ئێمە لە هەرێمی کوردستان هەر لە ئێستەوە بازلەندێک مەترسیە کرێ لەبارەی زیرەکی دەستکرد و پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا بەگشتی لە ئێستەوە یەکەم باری دەڵێن پێشکەشکار ماوەکی تری ترەمە بێ بە زیرەکی دەستکرد و ئێمە بێکارە بینەوە بێ بڕینەوە بۆ ماڵەوە بەر لە جیهانێمە باز لەم مەترسیا کرێ. ئایا زیرەکی دەستکرد ئەم مەترسیە دروستەکە لە ئایندەیە نەک بۆ ئەم بوارە ئێمە پێشکەشکاری بۆ هەموو بوارەکانی تر. هەردووکتان پێکەوە قسم لەگەڵ دەکەم بۆی هەڵدەدەم بە باشین شێوە تێ بگەمە. پێم وابێ دەبێت کە تۆ باسی دەکەیت کە زۆر کار دەبن کە لەمە دووە بۆنیان نامێنێت. بەڵێ کارە نوێەکان چین کە پێویستە خۆمانیان بۆ ئامادە بکەین. ئەوە ڕاستە هەبستانەوەیە؟ یەس پێم وابێت کێشێک پێم وابێت ئەوەت مای سک ئێشە و سەر ئێشەیە کە ئایا خەڵکی دەبێت چی بکەن. ئەگەر کەسێک هەبێت و پرۆگرامێکی زمانەوانی لە مۆبایلەکەیدا دروست بکات دایکێکگە خوێنکارێک ئەگەر بێت و لە ماڵ و بەشێکی باشتر کارەکانت ئەنجام دەن بۆ قوتابخانە یا بۆ زانکەوە ئەوە پێم وابێت ئەو کاتای کێشەکە کێشەکە دەبێت کە مامۆستا چۆن بتوانێت ئیش بدۆزێتەوە کا بدۆزێتەوە لە داهاتوودا چکە ئێمەی خوێنکارانی دەتوانین کێشەکان چارەسەر بکەین بۆ خوێنکارەکان بۆی مامۆستاکان پێویستە خۆیان بگونجێنن. لەو بڕواایەدام کە زۆرێک لە کارەکان گۆڕانکاریان بەسەردا دێتە پێم وای بێکاری تۆ واروەکاری منیش وەکو مامۆستاکە بە هەماشیان بیش لە زانکۆم پێویستە خۆمان بگونجین لەگەڵ واقعدا. بەڵام کاتێکە کە دەڵێن دەگۆڕێت مەبەستمە لایەنە باشەکەی بۆ نمونە تۆ وەکو پێشکەشکارێک دەتوانیت لە یەک کاتا 20 پرۆگرامی جیاواز پێشکەش بکەیت خۆت ئامادە دەکەیت چاپێکوتن ئەنجام دەدەیت لەگەڵ میوانەکان لەگەڵ ریپۆرتەرەکان بەڵام دواتر دەتوانی ئەپلیکیشنێکی ئەپل ڤیو
بەکار بهێنیت لە ڕێگەی هەسیەتێکەوانێ و سێتی بکەیت و کە لە شوێنێک بیت و لە شوێنێکی تر چاپێککەوتنیە لەگەڵ بکەیت و بگۆ لە شوێنێکە بچی بە شوێنێکی تر اینجا دەڵی باشە من دەچم بۆ چین تۆ وەکو پریزێنتەرێک وەکو پێشکارێک لەوێ دەبیت کەواتە کارەکەی تو مای سەرسوورمان دەبێت بەڵام زۆرێک لەو پێشکەشکارانەی کە ئامڕازی کۆن بەکاردەهێنە شکست دەهێنن کە لەوەی خۆیان بگۆنجێنن پێم وایە بێت کارە نوێەکان زیاتر پەیوەندیان دەبێت بە کارلێکردن لەگەڵ مرۆڤەکاندا بۆی هەندێک چالاکی وەکو وەرزش یان هەندێک چالاکی تری وەک نواندن یان هونەر مۆسیقا یا مۆسیقاژەنان ئەوانە کۆمەڵەکارێک دەبن کە شعبێتێکی زیاتریان دەبێت وە بەڕاستەخۆ ناکەونە بەر کاریگەری تەکنەلۆژیا بۆیە ئەو ئەمڕۆ دەبینین هەمووان لە جیهاندا IBT دەبێتە ئابوورێکی گەورەوەشە کچۆ بواری ئابوووریەوەی کێشەی لە دەکەوێتەوە بۆیە دەبینی تەکنەلۆژیە و ئابووریا بەتایبەتی بەگوێری ژماری و کەسانی کە کاری تێدا دەکەن قەبارەکەی دەگۆڕێت و بە لە هەمان کاتیشدا قەبارە ئابوووریەکە گەورەتر دەبێت بۆیە پێم وایە بێت ئەوە دەبێتە مایی سەرلێکتێکدان و شپرزەبوون و پارت بەربوون و بە هەروەها ڕێکخراوە گەورە جیهانیەکان کە نزیکەی 300 ملیۆن کار گۆڕانکاریان بەسەردەدێ بۆیە دەبێ خۆمان ئامادە دەکەین دو پرسیارم لەبارەی ئایندەی پێشکەوتنەکانی تەکنەلۆژیاوەیە ئایا قسەیەکێ دەوترێ وەکو تەنز هەندێک جار دەوترێ ئەشێ ڕۆژێ لە دەستی مرۆڤ دەربچێ و ئەو کاتە بێتە بەشێک لە دژایەتی بۆ مرۆڤ بە تایبەت پێشکەوتنەکان لە بواری ڕۆبۆتەکان. Translator has totally stopped. باشە پرسیارەکەی من ئەوەیە زۆر جار وەکو تەنز لێرە دەوترێ پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا بەڕادەیەکە کە ڕەنگە تەکنۆلۆژیا لە دەستی مرۆڤ دەربچێ بە تایبەت ڕۆبۆتەکان بێتە زیان بۆ مرۆڤ ئەو کاتە. The translator is still not working, but I will try to maybe use my sixth sense to understand your question. Are you talking about robotics and all these other aspects? My question about robot in the future. Yes, okay, great. So I think so the future of robotics داهاتوو یا دوڕۆژی ڕۆبۆتەکان ڕەنگە وا بکات دیمەنێکی نوێ دروستکە بۆ دروستکردنی کۆمەڵێک بینە ئەوەی کە تۆ دەیبینی بریتێ لە بەکارهێنانی زیرەکی دەستکرد و هەموو شتێک لە بواری زانێری دەستکرد شتێکی ئاسان دەبێت ڕەنگە ئەوە بۆ چۆنێکی هەڵە بێت چکە ژیری دەستکرد تێدەکات لە بواری پیشەسازی بۆ نمونەگە تۆژیری دەستکرد بەکاربێنێت لە بواری ڕۆبەتەکان تاوە دەتوانیت دیزایانی کاستۆمەر دروست بکەیت بۆ نمونە لە بواری خۆراک و خواردنەوەدا دەتوانیت کۆمەڵێک کار دروستکەیت بەر لەباری دیزاینکردنی بینا و تەلارسازیتە ئەو کات دەتوانیت ئەندازیاری مەسەلەن ئەندازیاری ژیر و بەکار دروست بکەیتە هەڵ دەدەم وەڵام بدەمەوانە چکوە بزانم دەنگی وەرگەڕەکەم باشی پێنە دەکەیشت بەڵام ژیری دەستکرد خۆی لە خۆیدا ڕەنگە نەتوانێت کێشەکان چارەسەر بکات دوایین شتێکیش کە دەمەوێت بێڵم سەبارەت بەو بوارە یان ئەو بوارە پیشەسازیە و بە شێوەیەکی زۆر سەرڕاکێش فراوان دەبێت بۆ نمونە لە شاری سلێمانی ئێمە باسی ئاستەنگە ناوخۆییەکان بکەین ئەگەر ئێمە لە تواناماندا نەبێت بۆ نمونە کۆمەڵێک بیناهەیە لە شاری سلێمانی دروست دەکرێت لە سلێمانی لەو لێر و لە شوێنەکانی تری جێدە چالاکێکی زۆر لەو بوارەدا هەیە ئەگەر بێت و ڕەنگە ئەو بۆ ئەو بوارە ئاسان نەبێت کە بتوانێت بە ئاسانی تەلارەکان و دروست بکات و دەتوانێت تا بتوانن کێشەکان بۆ خەڵکی چارەسەر بکەنە ئەگەر بێت و طبعاً ژیری دەستکرد بەکار نەهێنێت بۆ نمونە ئێمە لەگەڵ کۆمپانیایەکی بەریتانی کار دەکەی لە دانیمارکە و ئەوان لەلایەن خۆیانەوە سیستەمێکیان دروست کردووە بۆ نمونە ئەگەر لە ژوورێکی بەتاڵدا یا لە تەلارێکی بەتاڵدا بسوڕێتەوە ئەپلیکیشنەکەی بەکاری دەهێنێت و
و کە دەتوانێت بەکاری بهێنێت و پێت دەڵێ لە چ شوێنەکە پەنجەرەکە دروست دەکات واتە نەکە ژوورەکە بە دروست دەکات بەڵکو پیشانە دەداکە لەکوێوە ڕووناکی بێتە ژوورەوە بێنە پێشاوێت ئەگەر بێت و پیشسازی تەلارسازی ئەو جۆرە تەکنۆلۆژیە بەکاردەهێنرێت ئەوە ئاسانکاری دەکات بۆ مرۆڤەکان کە خەیاڵ بکەن کە من لەناو بیناکەتەدا بنیشم و بڵم ئێرە دەبێتە شوێنی نیشتە جێبوونی من و ئەم مڵکە دەکڕم کەواتە سوود وەرگرتن لە ژیری دەستکرددا ئیمکانیەتی زۆر لە خۆ دەگرێت و هیواداریشم لە شاری سلێمانی ئەو کارە دەست پێ بکات و بتوانشتی گەورە دەست پێ بکەن بۆ ئەوەی کە دڵنیابین کە ئابووری مەکەشە دەکاتە فراوان دەبێت و چکە ژیری دەستکرد کارێکی باشی تێدا دەکرێت. خۆشحاڵ بووین زۆر بە خێراتی سەرچاو بە خێراتی هیوادارین لایندە بتبینینەوە هەر لە سلێمانی چاوت بە پێشکەوتنەکانی تری شاری سلێمانی بکێ بە خێراتی سەرچاو زۆر بە خێر بێت سەرچاو هیوادارم بوو دوبارە بگەڕێمەوە بە سلێمانی زۆر سپاس.